دیارە ئێستا وەزیرانی دەرەوەی ناتۆ لە بڕۆکسل لە کۆبوونەوەدان لەگەڵ پامنێری کوردستان 24 لە بڕۆکسلۆ بارزان حەسەن لەگەڵم دەبێت قسە دەکەین. بارزانم کاتت باش. بابەتی گرنگ لە نێو کۆبوونەوەی ئەمڕۆ و سبەی چی دەبێت؟ ئایا چاوەڕێ دەکرێت لە کۆبوونەوەی ئەم جاری وەزیرانی دەرەوەی ناتۆ بڕیارێکی چارەنووسساز بدرێت؟ چی دەگوترێت لە کۆبوونەوەکەدا؟ بەڵێ سنوور دیارە چەند بابەتێکی گرنگ باسی دەکرێت بەدەل لە شەڕی ئۆکرانیا و رووسیا وەروە حەماس و ئیسرائیل. دیارە لێرە هەرێک لە بەرپرسانی باڵای ناتۆ وەروە سوید و تورکیاش پێشەوەی کۆبوونەوەکە دەست پێکە باسییان لەوە کرد کە ئەوان هەرسێ لایەنی سویدی و تورکیا و ئەروە ناتۆ لە هەوڵدان بۆ ئەوەی کە لە دژی چەکدارانی پەکە کە وەکو خۆیان باسییان کرد کە تاو کۆم کاتێک کە سوید نەیتوانێت ببێتە ئەندام لە ناتۆ، یەکێک لەو کارەکان کە ئەوەیە چەکدارانی پەکەیە کە پێویستە بە هەرسێ لایەنی ناتۆ و سوید و تورکیا دەبێت ئەم ڕێکخراوە لەناو ببرێت. ئەوە سەبارەت بە قسەکانی بەرپرسانی باڵای ناتۆ باسییان کرد. پێش دەستپێکردنی کۆبوونەوەکە دیارە ئێمە و کوردستان 24 پرسیارمان لە هەرێک لە وەزیرانی دەرەوەی فەڕەنسا و کەنەدا کرد سەبارەت بە شەڕی ئیسرائیل و حەماس کە تاوەکو چەند فەڕەنسا لەگەڵ ئەوەدەیە کە ئەم ئاگربەستە درێژ بکرێتەوە. دیارە هەرێک لە کاترین کۆلۆنا وەزیری دەرەوەی فەڕەنسا تایبەت بۆ کوردستان 24 وڵامی داینەوە کە ڕایگەاند کە وەکو فەڕەنسا ئومێد دەکەن کە ئەم ئاگربەستە بەردەوام بێت. وەکو چۆن لە یەک دو هەفتەی ڕابردووشدا کۆنفرانسی تایبەت بە ئاشتی لە پاریس بەڕێوەچوو بووە فەڕەنسا زۆر بەلایەوە گرنگە کە هاوکاری یارمەتی بە زووترین کات بەردەوام بێت. یعنی ئەمە هاوکاری یارمەتیانەی بۆ خەڵکی غەزە و هەروەها پێویستە بارمتەکانی کە لەژێر دەستی حەماسان بە زووترین کات ژمارەکان زیاد بکرێت. سەبارەت بە وەزیری دەرەوەی کەنەداش ئێمە وەکو کوردستان 24 پرسیارمان لێ کرد کە جمجۆڵەکانی میلیشیاکانی سەر بە ئێران کە لە ماوەی یەک دو هەفتەی ڕابردوودا چەندین هێرشیان کردوتە سەر عێراق و هەروە سووریا و خۆشتان دەزانن کە سەر هەرێمی کوردستانیش بە دیاریکراوی دیارە لە وڵامدا وەزیری دەرەوەی کەنەدا ئاماژەی بۆ ئەو کرد کە کەنەدا هەروەها سەرجەم وڵاتانی ئەندام لە ناتۆ پێویستە ئەمە بە هەند وەربگرن ڕێگە نەدەن کە میلیشیاکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەوڵ بدەن کە ئەم جمجۆڵەکانیان زیاتر بێ. بۆیە پێویستە هەموو لە پێویستە ڕێگە بگرن لە جمجۆڵەکانی میلیشیاکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە لێرە کۆبوونەوەکە بەردەوامە ئەمڕۆ سبەی دەخانێت هەرێک لە ئەنتۆنی بلینکین وەزیری دەرەوەی ئەمریکا وەروە دەڤید کامێرۆن وەزیری تازەی وەزیری دەرەوەی بەریتانیا و هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیاش لە کۆبوونەوەکە بەشدارن. دەست خۆش بارزان، سپاس بۆ تۆ. من لەم بارەوە گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەش مەکەم. دەست خۆش. میوانەکەم بەڕێز لیوا سەباح ساڵح دۆسکی نوێنەری پێشووی عێراق لە ناتۆ کە ئێستا لە بەغداوە لەگەڵما. بەڕێز لیوا سەباح زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 کاتت باش. سەرەتا ینی تۆ ئەزمونت هەیە لەوەی کە نوێنەری عێراق بووی لە ناتۆ، پێم بڵێ کە چاوەڕێ دەکرێت لە کۆبوونەوەی ئەم جارەی وەزیرانی دەرەوەی ناتۆ بتوانن بڕیارێکی چارەنووسساز لەبارەی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدەن؟ بله، سپاس خوشکە بەرز بۆ vê derfetê. Rastî NATO دوی ادبیات ناتو دو تهديدات هين ادبيات ناتو دا ايك شوا شروش هلات يعني معناه بحثي روسيا او شر اوكرانيا او دوي يا الباشور بحثي او دولة دورمان دورت دولة ناتو يعني بحثي عراقي والشرق الاوسط كان او اف حربة ما بين حماس واسرائيل ابا ايك شوية تهديدية وناتو بيشتن هكا اف دولة دورمان دوري ناتو ند آرام بن تأثير قالك ديتا في دولة ناتو بهندي قالك جرنجا ناتو واجتماعاتها بكن دافي شريب راوستينن وسيستم ناتو يعني صباحي وزيرة درفت دولة ناتو بس بري هنجي ترين يشتبون رئيس أركان الجيش ناتو بشتي في برياري بدن صباحي بيتن اجتماعك مظن يا جرينك يا هي دائما هر صال ان هر دو صال جاركي رئيسة ودولته دا بسند كان اف قرارات نكاول جرن باشا ام كوبونوي لكاتيك دا كاستا اسرائيل وحماس لا اغربستكي كاتي دانو سبي كوتايد سبيش روجي دومي كوبونوي وزيراني دروي ناتو چاوره دكرد لدوام دو روجا اسرائيل رازي ببوي ك ام اغربست دريش بكاتوا
واتە کۆبوونەوەکەی ناتۆ هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر بڕیاری ئیسرائیل؟ ڕاستی ئیسرائیل دەورێکی گەلێکی مهمی هەیە ناتۆ چکو ئیسرائیل ێک شوا دەولەتایە ئەڤێل گەل گروپێت بژنێ مدیترێنیان دایلۆگ یعنی ناکوکیا ئەف دەولەتی دۆرما دوورێ بەحرەسپی وەکی مصر وەکی تونس بەس نەبەس ئەڤەژی ئیسرائیل ێک شوا دەولەتایە ئەڤێت بێژنێ مێجر نەن ناتو ئەلاین ئەف دەولەتێت تایبەت قيمة أخويا هاي الدفع حلف الناتو يعني العراق جي إك شوى دولة شريكة بس نا وكي أهمية يا إسرائيل مباور هي ناتو دي تأثير هابتين كو دو صالي دي بو أف مساعدات وأف إخسيرت نابينا هردو يا نابينا إسرائيل ونابينا حماس برفا إخسيرا بر أف مساعدات إنساني مباور هەیە دێ پیشەکاتیژی درێژ بیتن باشە ینی پێتان وایە وڵاتانی زلهێز هیچ هەنگاوێکی جددیتر بگرنە بەر بۆ چارەسەرکردنی پرسی ئیسرائیل و فەڵەستین؟ ڕاستی حتانو کە چەند ئەف مناظەماتی دووەلی و ئەف دەولەتە حتانو کە کەسی بەحسی تشتێک اتفاقەکە دوور یا مستمر بحث هيا بحث يخسيرة بحث هيا بمساعدات دولية بس شو بحث دينا كو اتفاقك وصل شيكا كو أفشر براوستن ودو دولة يعني شيء بين الفلسطين حتى انه شو منظمات يتوصل داخلنا بنا خر سحبة مساعدات إنسانية يخسيرة رزقار كان باشە باسی بابەتێکی دیکەش بکەین کە لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ناتۆ باسی لەوە دەکرێت دەویش رووسیا و ئۆکرانیایە کە دەکرێت بڵین چاوی جیهان ئێستا زیاتر لەسەر غەزەیە بەهۆی شەڕینەوەن حەماس و ئیسرائیلەوە پێتان وایە کە جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا چارەنووسەکەی چی دەبێت نزیک دەبێت لەوەی کە لە کۆتایی ئەو جەنگە نزیک بوو بێتینەوە چونکە ئێستا یەنس ستۆڵتنبێرگەوەی گوتووە کە لە 150 خاکی ئۆکرانیا کۆنتڕۆڵ کراوەتەوە لەلایەن ئۆکرانیەکانەوە شر أوكرانيا وروسيا راستي شركي مظنة أوكرانيا شوا دولة أبي حدودية قالك دريجل قال روسيا حلف الناتو إيمانك هاي أنه حدود خو بيجك نيزيك روسيا بترلب كتن بروسيا تهديدك قالك مظنة أف دولة تابعي ناتو خو نيزيكي روسيا كان أف شر قالك دريج بو أفشر لازم حلكي بو إينن ومباور هيا أوكرانيا ديمينيتن يعني دي شرخو كتن ودولة ناتو قال أمريكا دي دعم ناتو كان حتى ديمايكي زۆر سپاس دەکەم بەڕێز لیوا سەباح ساڵح دۆسکی نوێنەری پێشووی عێراق لە ناتۆ ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم بووی.